قوربان ئەوە ئەنوەر نییە و ئەحمەدە، کابینە نییە و بەیعەتە. فاسد دزی فەرمیە لە نووسینی بێستون محەممەد ساڵح. بەشی 14 لە دیدارێکی کەناڵی ئاڤا کەناڵە مۆرەکە شەوی 23 2025 بەرنامەی دیداری هەفتە پێشکەشکاری دیدارەکە کەساتێکی شاری سلێمانیە و خاوەنی دکتۆرایە لە بواری نووسین و ئەدەب و شەعر و فکری چەپ قاڵبووی بوارەکەیە. میوانەکەشی سیاسێکی مخەزڕەمی شۆڕشی ئەیلول و کۆمەڵە شۆڕشی نوێیە و بە وتەی خۆی ئێستا دانیشتووە و سەرقاڵی بازرگانی و کاری بە بواری سیاسی و ئەمنیەوە نەماوە. لە میانەی دیدارەکەدا دیارە بابەتەکە پەیوەندیدار بوو بە نەدانی نائارامی و ناسەقامگیری لە سلێمانی لە ناوەڕۆکدا، وەلی لە ڕووکەشدا باز لە سەروەری قانون بوو. بە دیاریکراوی لە خولەکی 23 تا 24 دیدارەکە میوانەکە باز لە مێژووی حکومڕانی کورد دەکات. گوایە ئەمانەی ئێستا حکومڕانی ئەکەن ئاگاداری مێژووی میلەتەکەیان نین. نمونەیەک لە مێژووی کورد و قۆناغی حکومڕانی شێخ مەحموود باز دەکا و ئاوا بەدەم قسە وتی لەبەرەوەی کەس خوێنەواری نییە و تاریخ ناخوێنێتەوە نازانن دنیا چۆن ئەڕوات، نازانن مێژوو چۆن ئەگێڕێتەوە. من هین ڕائەکێشم بۆ ئەنوەر خواجە کە هین خواجەی خۆمان کە سێبەرە کتێبی نووسیوە لەسەر ئالێرەدا کاکی پێشکەشکار گێڕانەوەی مێژوەکەی ئەبڕێت و قەوسێک وەرئەگرێ و بەسەرە لەقێ و قسەکەی لێ وەرئەگرێت. بە جەختکردنەوە لە ناوی مێژوو نووسەکە ئەڵێت ئەنوەر خواجە مامەسا ئەنوەر خواجە. میوانەکە قسەکانی لێ وەرئەگرێتەوە و بەردەوام دەبێ و دەڵێت لەسەر کابینەی یەکەم و کابینەی دووەمی شێخ مەحموود لە هەموو ئەوانە پەردەی لەسەر هەموو شتێک لاداوەتەوە. لێرەدا کۆتایی بە حیسیاتی دیدارەکان ئەهێنم. ئێستا سەرگوزشتەیەکتان بۆ باز دەکەم. ئەوترێت فاسد دزی فەرمیە. چۆن؟ ئەوترێ ئەو دەمەی سەرنشینانی شەمەندەفەرێک ئاڕاستەی لە فەڕەنسا و بۆ بەریتانیا دەست پێ کرد بە سوتفەژنێکی فەڕەنسی پیاوێکی بەریتانی لە تەنیشتیەوە دانیشتە بوو. کابرای بەریتانیش پرزەی دوودڵێکی زۆری لە ژنە فەڕەنسیەکە بەدی دەکرد و لی پرسی بۆچی هێندە دوودڵی دڵە ڕاوکێ بەدەم و چاوتەوە دیارە؟ ژنە فەڕەنسیەکە وتی لە جانتاکەی دەستمدا بڕە دۆلارێکی زۆرم پێ و زیاد لەوەی کە ڕێگەی پێدراوە نزیکی 10,000 دۆلارێک ئەبێت. کابرای بەریتانی پێیگوت دۆلارەکان دابەش بکە بەسەر هەردووکمان دابەنیوەیی. ئەگەر پۆلیس فەڕەنسی گرتیانی ئەوە من ڕزگارم دەبێ و کەی گەشتینە لەندەن ناونیشانی خۆتم بۆ بنووسە تانیوەکەی ترت بۆ بهێنمەوە. بۆیە ژنەکە بۆ چوونەکەی پێ باش بوو ناونیشانی خۆی بۆ نووسی. بەڵام لە خاڵی پشکنین ژنە فەڕەنسیەکە لەو ڕیزەدا وەسا بوو کە بەریتانی یەکدەی پشکنین. کاتێک گەیشتە بەردەمی تەواوی جەستەی پشکنی و ڕێگەی پێدا بڕوا. ئەو دەمەی تێپەڕی لە پشتەوە کابرا ئینگلیز ئاواری لە ئەفسەرە ئینگلیزەکە کرد و وتی گەورم ئەو ژنەی ڕێگەت پێدا و تێپەڕی نزیکەی 10,000 دۆلاری پێیە، نیوەی بەخۆیەتی و نیوەکەی تریشی لە لای بەندەیە. من خیانەت لە نیشتمانەکەم ناکەم، بۆیە هاوکاری ئەو ژنەم کردووە تا خۆشەویستی خۆم بۆ بەریتانیا عوزما بسەلمێنم. بۆیە سەر لە نوێژنەکەیان پشکنیەوە و پارەکەیان دۆزی و دەستیان بەسەرداگرت. ئەفسەرەکە سپاسی کابرا ئینگلیزی کرد و سپاسگوزاری خۆ بۆ نیشتمان پەروەری ئەو دەربڕی و ئیدی شەمەندەفەرەکە بەرەو بەریتانیا بەڕێکەوت. دوای 2 ڕۆژ لە گەیشتنیان بە لەندەن ژنە فەڕەنسیەکە سەری سوڕماکاتێ لە دەرگادرا و بینی کابرای بەریتانیا و لێی خوڕی و لێ تووڕە بوو. وتی تۆ زۆر قێزەون و بێپەیمانی چۆن جورئەتە کردووە بیتە بەردەم ماڵەکەم، ئێستا چیت لێم دەوێ؟ کابرای بەریتانی بە ئارامیەوە زەرفێکی دایدەستی پێیگوت ئەو 15,000 دۆلاری تێدایە و ئەو پارەکەتە و سەرباری ئەوەش 5,000 دۆلاری زیادەم بۆ هێناوی وەک دیاریەک. ژنە سەری سوڕما. کابرا لە وەڵامدا وتی بەلاتەوە ئاسایی بێ بەڕێزم، ئەو هەڵوێستەی لە خاڵی پشکنی نواندم بۆ ئەوە بوو سرنجی ئەفسەرە بەریتانیەکە لەسەر جانتاکەی دەستم لابەم چونکە 3 ملیۆن دۆلاری تێدا بوو. ناچار بووم و فێڵە ئەنجام بدەم. مەقسەدی کەلام 2 نمونەی لای سەرەوە یەکەمیان باز لە مێژووی نەتەوەکەیان دەکەن خۆیان علم و جەهلیان بە مێژووی نەتەوەکەیان هەیە. دووەمیان هەندێک جارەوەی لاف و گەزافی نیشتمان پەروەری و شەرەف و ئەخلاق لێدەدا ئەوە دزە ڕاستەقینەکەیە. بۆ خۆشتان ئەزانن لەم جۆرە دزانە لە مەملەکەتی ئێمە کڵاشە ئەکەن. سێهەمیان تورکەکان لە ساڵی 1970 نامەیەکی شێخ مەحموود دەگرن کە بۆ وێڵسنی حاکمی گشتی عێراق ئەبێت. کاتێک لەشکرەکە دەگەنە کەرکووک لە قینی ئینگلیزەکان شێخ مەحموود بۆ ئەوەی حکومەتی کوردی بۆ دانەمەزرێنن. شێخ ئەگرن و پاشکشانەی ئینگلیزەکان لە کەرکووک حکمی خنکاندنی بۆ دەرەکەن و خیانەتی عوزما دەدەنە پاڵی. دەرهەق دەوڵەتی عوسمانی ئەنجامی داوە و دواتر بەفەڵ شێخ دەکەنە قایدی مەدەنی ناوچەکە. دواتر ئینگلیزەکان لەسەر ڕاستپارتە و بە خێرهاتنیان بە سلێمانی لەسەر دەستی شێخ بێتاقە دێنە سلێمانی. مێجر نوێ لە تشرینی 2009 بە ناوی وێڵسنەوە بەیعەتی بە شێخ مەحموود کردو بوو بە حکومداری کوردستان. بەسەراتی حکمڕانیەکەی شێخ دوور و درێژە ئێرەجێی باسی نییە. ئەوە ئەحمەد خواجە بوو باشکاتبی شێخی نەمر لە سێبەرگدا. چیمدی ڕۆژانەی حکمڕانی شێخ مەحموودی نووسیوەتەوە. حکمڕانیەکەشی کابینە نەبوو لە ئەوڵەوە وەکو قاید لەلایەن تورکەکانەوە لە قەڵم درا و
دواتر وێڵسن حاکمی گشتی عێراق لە سەرزاری مەجەرسۆنەوە بەیعەتیان پێبەخشی. هەندێک جاری ژەوانی وەک واعیز و ماعیز خۆیان تەڕح ئەکەن و سەر لە نوێ بە شقڵێکی جیاواز خۆیان عەرز دەکەنەوە وەک کابرا ئینگلیزی لێدێت فێڵباز و حیلەباز. ئێفاسد دزی فەرمیە جاخوا قەزای علم و معریفە و سیاسەت بازیتان خا لە کابرا وەک عەرەب دەڵێن مع حەفظ الئەلقاب قوربان ئەوە ئەنوەر نییە و ئەحمەدە کابینە نییە و بەیعەتە بەردەوامین.